پێویستە زیاتر لە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە هاوکاری ئەو نەخۆشانە بێت کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە، زیاتر هاوکاریان بی و هەروە هۆشیاری زیاتر لە دام و دەستگا ڕاگەاندنەکان بەناو خەڵکدا بڵاو کاتەوە. بۆیە ئێمەش پێویستە هاوکاری ئەو کەسانە بین کە توش بوون بەو نەخۆشیە، چونکە ئەوانیش ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئێمە کەسێکی ئاساییە و تووشی ئەو نەخۆشە نەبوونەوە، ئەمڕۆ تووشی ئەم نەخۆشیە بوونە پێویستە ئێمەش هاوکاریان بین. وەرزش نەکردن و دەرمانیش کە سەبەبشی ڕئیسێکە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کە بەڕاستی وەعی تەندروستی کە زۆر گرینگە لە کۆمەلگا کە هەر کەسێ و هەست بە تەندروستی خۆی بکە و تەندروستی خۆی بپارێزێ، چۆن وەرزش بکە کە بەڕاستی نەخۆشی شێرپەنجەیەکە لە نەخۆشی هەرە ترسناکەکان و کە تووشی کۆمەلگا دەبێت کە تووشی تاک بوو کۆمەلگاش تووشە بێ کە کۆمەلگایەکەش توش بوو تەمەنە کۆمەلگایە بەرەو هەڵدێرەچێ. سەبارەت بە شێرپەنجە ڕاگەاندنەکانمان دەورێکی باڵیان هەبووە بۆ بڵاوکردنەوەی ئەو سەرچاوانەی کە دەبێتەوە هۆی توشبوون بە شێرپەنجە و هەروەها حکومەتی هەرێمی کوردستان دەورێکی باڵای هەبوو، بەڵام پێ باشە زیاتر گرنگی بە توشبووان بە نەخۆشی شێرپەنجە بدات و هەروەها هەموو شتێکیان بۆ دابین کات لە ڕووی تەندروستی بۆ نمونە دەرمان، بۆ نمونە ئەو ڕۆژ شوێنانەی کە پێویستە بگرێتە بەر بۆ ئەو شەخسانەی کە تووشی شێرپەنجە بوون.